داخستنی ڕێگەی سەرەکی نێوان کەرکووک و هەولێر بۆتەیەکێکی تر لە کێشاڵ پەسێدراوەکان کە دانیشتوان یاریان بەدەستیەوە دەناڵێن و هیچ ومێدێکیش نییە لە بەردەم سەر لە نوێکردنەوەی ئەو ڕێگەیەدا. هاوڵاتیان و شۆفێرانی شاماژە بە زیانەکانی نەکردنەوەی ڕێگەی سەرەکی کەرکووک و هەولێر دەکەن کە بۆتە بربەستێکی گەورە لە بەردەم هەموو شۆکارانی ئەو دوو شاری کوردستان و ڕاشی دەگەێنن. داخستنی ئەو ڕێگەیە ماوەی نێوانی ئەو دوو شارەی هێندەی تر دوور خستۆتەوە. داواکاری لەو حکومەت لە هەردوو لە حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا ئەم ڕێگەی بکرێتەوە چارەسەر بکرێ هەڵبژاردن کرا و ئێمە وەفدەکانمان لە هەرێمەوە حزبەکان ڕۆم بۆ بەغدا بۆ تەشکیلی حکوومەت دەبا ئەم ڕێگەش بکرێتەوە. عین لەمە ئاسانتر نییە، هیچ کێشەیە گەورە نییە، هەمووشە تەواو بوو، هەموو کێشەکان تەواو بوو با حل بکرێت تکایە لە هەردوو لە حکوومەت هەردوو لاکەین هەم بەغدا هەم هەرێم. دە ڕۆژ جارێک مانگێک جارێک دەبی تاخم پێش سیارەمان بکەینەوە. ڕێگاوبان نییە، ترسی تڕێ لەمان هەیە، هاتوچووە کە زەحمەتە، سەعات و نیوەک دەڕۆین سەعات و نیوەک دێینەوە ئەوە لە پردێوە. ئەگەر لە هەولێرەوە بی 2 سەعات و نیو دەڕۆی 2 سەعات و نیویش دێوە لە کەرکووکەوە بی 5 سەعات تقریبا نێزکەی بەس هیچ خێرە هیچ ئیسفادەك لەو نەفەرە نابینیت کە دەیبینەوێن دەرێ نێزکەی 25 لتر بنزین سرف دەکەین. پاشەوەش مانجی جارێک تاخم پێش سیارەمان دەکەینەوە 200,000 150,000 200,000 دیناری لێ دەدەین. داواکاریمان ئەوەیە لە هەردوو حکومەت بە زووترین کات ئەو ڕێگایەمان لێ بکەنەوە. بەڕاستی هیلاک بووین، عالم بێ ئیشە، عالم بێکارە، نێزکەی 250 دوکان بەس لەسەر شارە عامەکە بێ ئیش و کار وا دەسوڕێنەوە نا ئەو بازارە. ئێستاخانە لە خۆشەکە دەبی یعنی ناتانی چۆن بڕۆی، کێشەکە دەبی بچێ هەولێر نازانی چۆنی بڕۆی فکری لێ دەکەوە، گەرمایە ڕێگایەکە ڕێگان نییە، ئەو خەڵکە ڕەش ڕوتەوە لێرە مایە کەس خەفەتێکی لێ ناخۆ و خەڵک هیچ گوناحی تاوانی نیە. داوا ئەکەن لێ سیاسیەکان هەر لە قسەی دەکەین لە کەناڵەکان ئەڵێن شتێکی سیاسیە، حتا کەی ئەو سیاسیە داوا ئەەکەینەوە لە هەردوو لە ئەو ڕێگا زووترین کارلۆمان بکەنەوە. بەڕێوەبەری ناحی پردێش ئاماژە دەکات بە زیانەکانی نەکردنەوەی ڕێگەی سەرەکی نێوان هەولێر کەرکووک و ڕایدەگەیەنێت. ئەو لایەنە کۆسپی بۆ دەوامی فەرمانبەرانیش دروست کردووە. لە زاخەوە تافا و خەڵکی عێراق بەعام بەکاری دێهێنا دیارە ئەمە بتەوێنێتەوێ هەولێر مەتاری لێیە، دیارە کۆمەڵی خەڵک ئیش و کاریان لە هەولێرە هاتوچیان بێزگەلەوەدا من کۆمەڵێ هەرناو بینایی ناحیەی خۆم 7 کارمەندم هەیە مۆزەفن لەسەر میلاکی بەغدا بەس باڵام ماڵیان لە هەولێرە ئەوان ڕۆژانە وایان لێ هاتووە 2 سەعات بێن و 2 سەعات بچن، یعنی نێزگەی 3 سەعات و نیو بەس ڕێگاکەیانە کەمان زەبەلمەندی ڕئیسینە بێزگەلەوەدا خەڵکێکی فەقیر خەڵکێکی کاسب ئیشیان کاریان لە بینی هەولێرە یان لە بینی کەرکووکەوە ڕێگایان کە بەکار دەهێنە ئیستا و خەتە نەماوە کەوتێتە ڕێی دیبەگا. ڕێی دیبەگە ڕێگاکەشی ڕێگایکی استراتیجی نییە وەکو ئەوەی برێن کەرکووک و هەولێرە کە ڕێگایکی دووسایی بێتن. بازگەی نێوان کەرکووک و هەولێر دانەخراوە و کراوەتەوە. ڕێگەکە بەرەو تەختەق کراوەیە بەڵام ڕێگەکە بەرەو ئاڵتون کۆپری داخراوە لەبەرەوەی لە کاتی کشانەوەی هێزەکانی پێشمەرگە و پارتی دیموکراتی کوردستان پردەکەیان ڕووخاند لە دوای ڕوبەڕووبوونەوەی ڕوویدا. دوای تێپەڕبوونی 8 مانگ بەسەر داخستنی ڕێگەی سەرەکی نێوان کەرکووک و هەولێردا بەرپرسانی عێراق هۆکارەکەی بۆ هەرێم دەگەڕێننەوە کە ئەستەنگ لە بەردەمکردنەوە ڕێگەکە دروست دەکەن و هەرێمیش لەمە بەڕای گەیاندووە کە بەغدا ڕێگرە لە بەردەمکردنەوە ڕێگەکەدا و لە هەردوو حاڵەتیشدا هاوڵاتیان زەرمەند و خوازیارنە و کێشەی بە زووی چارەسەر بکرێ و کردنەوەی ڕێگەکە ماوەیەکی زیاتریش نەخایەنێت. ماوەی 8 مانگە ڕێگەی نێوان کەرکووک و هەولێر داخراوە سەربارەی و ناڕەحەتی دووچاری هەموو شۆکەرانی ئەو ڕێگەیە بووە. هیچ ومێدێکش لە بەردەمکردنەوەی ڕێگەکەدا نییە. عومەر غەریب، کورسات نیوز، شارۆچکەی پردێ.